ستانی ئێمە جوانترین سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بێت هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازین هیوادام ئەمڕۆ ژڵەکانتان پڕ بێت لە خۆشی هەرچی ناخۆشیە کە هەبوو لە دوێنەیە بەجێتان هێش بێت و ئەمڕۆ دەستپێکێ و ڕۆژێکی تازە بێت بۆ ئێوە بتوانم ئەو کار و چالاکیانی کە هەتانە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەی بەرن خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژێکینە با کۆمەڵک پڕکۆ بابەت و تەوەری جیاواز هاتینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست ئەمڕۆژ بە ماوەی کەمتر لە 2 کاتژمێر بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن هەتاوەکو بتوانن سوودمە بن لە سەرجەم بڕکۆ بابەت و تەوەرەکانمان لەبەر تەوەری جیاوازمانەوە و بابەتی جیاوازیشمان هەیە اینجا تەوەری یەکەمەوە دەست پێ بکە تەوەری یەکەمەوە دەست پێ سیرکە ماشەڵڵا ئەچینە لای تەوەری یەکەمان اینجا ڕۆندەمە هەمیشە ئەڵێن باڵەوانتیەکانی ئێمە و کوردەکانی ئێمە هیچیان لە وڵاتان کەمتر نییە هەرێکی جیاوازیان هەیە لەوەی کە ئەتوان وەکو پاڵەوانتە جیهانیەکان وەکو پاڵەوانە جیهانیەکان بەشداری بکەن لە هەموو ئەو پاڵەوانتیانەی کە هەیە هەر بۆیە ئێمەش خاوەنی کوردی بە ئەزمموین خاوەنی کەسی بەتوانین کە بە هەرێکی جیاوازی هەیە توانیوەتی لە چەندین وڵاتە بەشداری بکات و مەدالیای زێڕین بەدەستبێنێت چەندین پاڵەوانی ڕەوەندەوە زۆر گەورەیە بۆ ئێمە کە کەسێک بتوانێت 30 مەدالیای زێڕین بەدەست بهێنێت لەو بوارەی کە خۆی ئارەزوێتی جا گرنگ نە هەرچی بوارێک بێت بەڵام ئێمە لە تەوەریەکەماندا باس لە ئەزمموی پاڵەوانێکی لە جوانی ئەگەن کە توانیوێتی هەتا ئێستا 30 مەدالیای زێڕین بەدەست بهێنێت کەمە خۆشحاڵێ بۆ ئێمە هەمیشە هیوای سەرکەوتنی بۆ خوازین هیوادارینەوەی کەسانێتی شۆک و ئەم زۆر بێتەوە یەکەماندا باس لە ئەزمموی ئەەکەین باس لە مەدالیانە ئەەکەین باس لە پاڵەوانتیانە ئەگەن کە بەشداری تایە کردووە بە میوانداری زۆر بەڕێز کاکارم ئەمین پاڵەوانی لە جوانی کە ئێستا لە ستودیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە بەڵێ ئەم پاڵەوانە ماوەی ئەکرێت بڵین زیاد لە 25 ساڵە لە ئەم وەرزشەیە سەرقاڵە و خەریکی ئەم وەرزشەیە و توانیتی لە ماوەی ئەم 25 ساڵەیە کە خەریکی یاری لە جوانیە مێژوویەکی پڕ لە شانازی و سەروەری بۆ خۆی تۆمارکە هەم بۆ کورد تۆمارکە و ناوی کورد بگەینێ بە جیهان و ئەمە دەستکەوتی ئەو مێژوویە کە ئێمە باسێکین لەگەڵ ئەوەشە دڵنیام لەوەی کە هەوڵێکی زۆری یاوە هەتاوەکو بتوانێت ئەم لەم هەموو پاڵەوانتیە بەشداری بکە ئەو هەموو مەدالیا سەرنانە بەدەست بێنێ ئێمە پێمان خۆشە زانیاری زیاتر وەربگرین زانیاری چەند مەجای لە پاڵەوانتیە کردو و ئەزممونانە چی بۆ کە پیاە تێپەڕیوە زۆر بەڕێز کاکارم ئەمین پاڵەوانی لە جوانی ئێستا لە ستودیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە با بفەرمێت کاک ئارام فەرموو خێر بێت سپاس فەرموو کاگەرم دووبارە سڵاو لێبێ بەخێر بێت با سەرەتا لە کۆتا پاڵەوانتیەوە دەست پێ بکەین کە بەشداری تایە کردو باسێک لەو پاڵەوانێتیمان بۆ بکەیت سەرەتای ساڵی 2024 مانگی یەک بوو لە تبلیسی پایتەختی جۆرجیا پاڵەوانتێکە و پێش 3 مانگ پێشەوە ئامادەکاریم کرد و بانگێشنامەی تایبەتم لەو ڕێکخراوە بۆ هاو ڕێکخراوەکەش مەسڵیۆسە ئەمریکیە کە ڕێکخراوێکی تایبەت بە یاری لە جوانیە لە ئەمریکا نیشتەجیان ڕێکخراوێکە تایبەتە بە ئەمریکا وەڵام ئێستا لە ماوەی لە 2007 ڕێکخراوەدا تەسیس کراوە دامەزراوە ئێستا هاتوون بە دنیا با بڵێن لە چەند وڵاتێکی کەشە پاڵەوانەتیەکان سازەکەن ئێتر من توانیم لەو 2 ڕۆژەیە 12 و 13 مانگی پێشوو بوو توانیم بچم بۆ ئەوێ و سپاس بەخوا دەستکەوتێکی زۆر باش شمێنە دەستکەوتەکە ماشەڵڵا 8 مەدالیا بوو 4 مەدالیای گۆڵد و 4 مەدالیای سلڤەر لەگەڵ کارتێکی بڕۆ ئەگەر باسێکی خەڵاتەکان بکەین بەڵێ خەڵاتەکان تۆ بە حکمی من لەشم هەم لە وەزن و باڵایە کەمێک گونجاوە یعنی وەکوستاندەر باڵام 170ە وەزنیشم تقریبا لە 80 بەرە و سەرەوە تا 90ە لەو بینە لەو ڕۆژەیە کە ڕیجیستەرم کرد 80 کیلۆ بووم ئێتر بە حکمی بچووکی لە کەمەرمە من نتوانم فیەکان تاقی بکەمەوە یعنی بۆم هەیە چکە فیزیک واتە شۆرت درێژ ئەمێن فیزیکە و کەسانی کە باڵێن ڕان لە تەحکیمیە هیچ خاڵێکی نایرێتێ من بە حکمی باریکی لە کەمەرمە توانم ئەو ڕشتەیەش بەرم چکە پڕۆکارتەکەم لەو بەشەیە برد کە تۆ 2 یەکەمی وەرەگری داخلی ناو پڕۆکارتە بێت توانی لەوش پڕۆکارتی خۆت بەری هەمووەکو کارتێک کە باوەڕ پێکراوە دواتریش دوای هەفتەیەک دوای پاڵەوانێتێکە لەلایەن ئەو ڕێکخراوە ئارامەمین وەکو تاکە کوردێک وەکو تاکە عراقیەکیش لە ئۆنلاین با بڵێن ناوەکەم هاتووە کە وەکو بووم بە خاوەنی کارتێکی پیشەگەری لە ڕێکخراوی مەسڵیۆسەی ئەوانەی کەشیانوەکو بۆدی بیلدینگ بە هەمان شێوە ماستەرمانە بۆ ئۆپنمان هەبوو ماستەر واتە ئەو کەسانی کە تەمەنیان لە سەری 35 ساڵەوە من 42 ساڵم لە ڕۆژی ڕیجیستەرا توانیم لە ماستەرا دابەزم هەم لە بۆدی بیلدینگ هەم لە کلاسیکیشایە ئیتر بە حکمی و 8 مەدالیای کە باسەکرێ لەوانەیە بێ بەمای پرسیار و شۆک بوون بۆچی کەسێک بتوانێت لە ماوەی ئەو پاڵەوانێتیە ئەوە نەجار بەشداری بکە من هەر سێفیەکە بەشداریەکە هەموو جارێکە ئەچم منەڵم یەک مانوو بوون یەک مەساڕیف یەک سەفەر تۆ بتوانانی زۆرترین دەستکەوت بێنیتەوە لەبەرەوە هەموو کاتێک هەوڵەیەم
تەمەن و وەزن و باڵای خۆم تەقدیمەکەم لە ڕۆژی ڕیجیستەر ئەڵێم چه ئۆفەرێک لەو ناوانەیە لەو پاڵەوانێتی ئێوە ڕشتەکەی ئێوەیە شمولی منەکە من ئامادەم ناونووسکەم ترۆ کاتە بەپی بەرنامە و خشتەی خۆیان با بڵێن بەشەکانم بۆ دیارەکەن کە تۆ بۆت هەیە لەو بەشە بەشداری بکەیت. کەواتە من دەستکەوتێکی گەورەیە دەستکەوتێکی مێژوویە هەم بۆ تۆ هەم بۆ تەواوی هەرتاکێکی کورد ئەکرێت بڵین بەشداریکردنت لەم پاڵەوانەتیە لایەن لە هەر پاڵەوانەتێکی ترا وەکو کورد کێشت بۆ دروست کرابێت. وەکو کورد بیرمە یەکەم پاڵەوانەتی نێودەوڵەتی ساڵی 2007 بوو پێم وابێت لە یەکێ لە وێنەکانشان ناردوومە تقریبا 2 هەفتەیەک دوای ڕیفراندۆم بوو کێشەیەک هاتە پێشەوەیشەوە بوو کە ئێمە وەکو 3 کورد چوین بۆ تاران پاڵەوانەتی کاسل ئەڵماسە بوو کە لە تەهران با بڵێن بەڕێوەچوو نێودەوڵەتی بوو ئێمە بانگێشتنامەمان بۆ هاتبوو وەکو 3 کورد کە بڕۆین بۆ ئەوێ من لەگەڵ کاک بەهمەن و کاکمێدی خۆشەویست کارچێکمان بۆ خۆڕی خۆشحاڵی و خەڵکی شاری سلێمانی بووین لە 2007 مانگی پێم وابێ نوێ بوو هەڵە نەبم چوین بۆ ئەوێ تر ناومان هاتبوو بە ڕسمی لەلایەن IFVB ئینتەرناشناڵەوە کە ئێمە 3 پاڵەوانی کوردی نۆک و کورد بۆمان هەیە بچین بۆیە داوانامەمان بۆ هاتبوو کە چوینەوەی بەداخەوە بە حکمەوەی با بڵێن ئەو وەزعی سیاسی کە تووشی کوردستان هاودای ڕیفراندۆم لەوێ برادرانی با بڵێن بەغا نیان هێشت ڕێبن بە ئێمە با بڵێن بتوانین لەو پاڵەوانەتیە بەشداری بکەین من وەکو یەکەم پاڵەوان کە چوومە سەر ستەیج 80 کیلۆ بووم وەزنەکەم لەسەر ستەیج با بڵێن توانیان وەکو ئیهانەکردنێک وەکو بە کوردبوونمان لەسەر ستێج با بڵێ منیانی زناو کردیانە دەر لە وێنەکە شاتیایەتی ئەگەر تیاما بێت با بڵێن بۆم نردبوون کە لەوێ بەڕاستی لەسەر کوردبوون ئیزنیان نام لەسەر ستەیج دەریان کردم دواتر پاڵەوانەتەکانی کەم لە 2010 چوون بۆ ئەڵمانیا چوون بۆ دانیمارک تاکو 2024 یان لە ئەمریکا 2 جار سەفەرم کردو و 3 مەدالیان بەدەستێناوە لە ئیتالیا بە هەمان شێوە لە ئیسپانیا بە هەمان شێوە 2 جار سەفەرم کردو لە ئەڵمانیا لە دانیمارک لەم پاڵەوانێتیانی کە من وەکو نێودەوڵەتی بەشداریم کردن لە وڵاتانە بووە سوپاس بۆ خوا وەکو کوردیش ڕۆشتوم دەستکەوتی شمەر وەکو کوردیانەوەتەوە وڵاتیشم پێویست نەبووە چکەم پاڵەوانەتی ئێمە یاری ئێمە وەکو ڕێکخراوی IFVB MPCش وڵاتت پێویست نیە وڵاتت پێویستە پاسپۆرتەکەت بۆی تەنها داخلی ئەو وڵاتە بیت بەڵام دواتر وەکو ڕیجیستەرکردن و وەرگرتنت لە شەکەی خۆتە کە با بڵێن فەحسێکی دۆبینگ هەیە وەکو چاوکەی خوێندنەوە و ئیتر وەزن و باڵا و ناونووسینی خۆتە و حسابی خۆتەیت و داخلی سەر یاریەکابی پێویستت پێ نیە من لە زۆربەی پاڵەوانەتیەکان هەوڵ هەم وەکو کوردستانیش تەنانەت ناوی خۆم ڕیجیستەرکەم زۆر باشە ئەمە سیستی مەدالیای زەڕینە بینین کە لە سۆدی ڕۆژێکی نوێە حازرە بۆ هەر مەدالیا و دڵنیام چیرۆکێکی خۆی هەیە دڵنیام سەرکەوتنێکی خۆی هەیە بەڵام چی وای لە کاکە ئارام کردووە چەهاندەرێک بۆ چەهاندانێک بۆ لەوەی کە تۆ بتوانیت ئێستا خاوەنی سی سەرکەوتن بیت سی خەڵاتی زێڕین بیت من هەر لە بچووکیەوە با بڵێن حەزم لە وەرزش بووە یعنی هەر زۆر تەمەنێکی زۆر بچووکم بیرم نایە با بڵێن کە چەند بچووک بووم حەزم لە وەرزش بووە لەبەرەوە وەکو ئەم پاڵەوانێتیش با بڵێن من هەموو کاتێ شتێکەیە ببوورە پێش وەخت حەزەکەم بیڵەمەوەی ژەوەیە خی گەورەکە ئینسانی دروست کردووە من دڵنیام قەنەعەتم بەوە هەیە کە هەموو ئینسانێک خی گەورە بەهرەیەکی شخصی یاوەتێ ئێتە بەهرەکە لە هەر شێوەیە کابێت لە هەر شتێکی بەشی ژیانی خۆتابێ منە و بەرەی خی گەورەکە بە منی یاوە پێم لە شێکی خۆتەن دروستە سپاس بۆ خوا هەموو کاتێ با بڵێن سپاس گوزاریم زایدن لەگەڵەوە لە شێکە بتوانم بە ئارەزوی خۆم دروستی کەم ماسوولکەکانی پێجوانکەم ئەم بەهرەی من نەتوانم بیگەێنم بە هەموو برادرانی تر بە هەموو کەسانی تر وەکو ئاوێنەیەک ڕێکدانەوەم بۆ یابێ لەبەرەوە توانیم بە با بڵێن خۆم بدۆزمەوە لە یارەکەی خۆمە وسپاس بەخوا بەردەوام بووم مانوو نەبووم حەزم لێی بووە یعنی من عاشقیم یاریە منەوە ڕۆژەی بێتاقەت بم وەکو مانوو بوون وەکو هزری خۆم کە ڕۆکە منە هۆڵەکەی خۆمەوە دەستەکەم بە تەمرینکردن یا پاڵەوانەتەکانی خۆم ڕسمەکانی خۆم بینم منە گەشێمەوە وەکو مێشکی خۆم وەکوی کە حەز بە ژیانەکەم وەکوی حەز بە یاریەکەکەم یعنی بە بەردەوامی من مانوو نابم من ئێستا پێم خۆشە ئەو ڕۆژە مرتاحم کە بتوانم تەنشیف بکەم وەکوی ئیستعدادی پاڵەوانەتەکەم هەبێ لەدایە تابم تەنانەت لە گرنگترین شوێنی ماڵەکەدا تابلۆیەکە دروست کردەوە بەڵێ شتێکی گەورەم دروست کردەوە مەدالیانە هەمووی لە ینی بتوانیمە تەنان حسابی جێگەی 50 مەدالیام کردوانی هێشتا 20 ترم بە هەوڵی ئەوە ئێمە مانوو نابووم پێم خۆشەوە سپاس بخوا بە بەردەوامی هاوکاری باش کراوم لێرەوە مێ جەختی تەواوەتی بکەمەوە لەسەر کەسایەتی جوانی با بڵێن دڵسۆزی سیاسی ئەویش کاقوبا دەکە بە بەردەوامی پشگیریەکی بە تایبەت من بووە بۆ هەموو وەرشەکان یعنی و تیمە جوانی کاقوبات کە هێتی نووسنگەکەی وەرشی بەڕێز کاگیمداد و برادرانی تر دڵسۆزن یعنی خەمخۆرن تیمێکی جوانیانێ هاوکارن بەڵام بەمەرجێک تۆ ڕاست و دروست بیت
يعني من حەزەکەم لێرە سەریح بم لەوانەیە کەسانێک هەبن ببن بەمای پرسیار بەردەوام بڵێن بۆ ئیلا ئارامەمین بۆ نتوانێتی ئەمە بکا بۆ کەسانی تر ناتوانن. کەسانی تر ئەگەر هەوڵ بن دڵنیا بن پێگەن، کەسانی کە تر ئەگەر هەوڵ بن ڕاست و دروست بن لەو بەرنامەی کە بۆی داناوە ویزە زۆر ئاسانە وەرەگیرێ. من چەندها ساڵە باڵێن توانی وەچی سەفەرم کردووە، شخصی توانیمە هەوڵ بم و ویزەشم وەرگرتووە چم سەفەرم کردو پاڵەوانێکەشم کردووە. بەڵام تۆ بێ بەرنامەی خۆت دانی هەموو ئەم ڕێکخراوانە با بڵێن چیەکەن لە ساڵی تازە لە مانگی یەکە کامل ئۆفەراتی ساڵەکە با بڵێن پەخشەکەن بە ئۆنلاین دایانێن پێتەڵێ بۆ نمونە لە فلانە مانگا لە فلانە شار ئەم پاڵەوانێتیەمانێت تۆ توانی خۆت بدۆزیتەوە لەو جێگەیە حساباتی خۆتت بۆ بکەی وەکو تەنشیبکردن وەکو تەمرینکردن بە نامی خۆت دانیت باقیاتی کارەکانی ئاسانە هەچ وڵاتێکە تۆ بڕۆ تەقدیمیکە بەڵام ڕاست و دروست بە کە تۆ ڕاست و دروست نەبووی بەرنامەت بۆ نەبوو لە ئاخیر شاچیت بۆ مێنێتەوە هیچ شتێک. کاگەرام کام مەدالیایان ئەکرێن بڵین لە هەمووی خۆشەویسترەلات یان جیاوازێکی نییە؟ واللهی وەکو مانوبوون بە هەمویانەوە مانوو بووم یعنی بەڵام ئەوەی تیا هەیە وەکو دەستکەوتە گەر بە هەمویان بەرزتر بینیرخەنی سێدانی تایە کە یەکەم و دووەم و سێمی مستەر ئۆلیمپیای ئەماچەرە کە لە ئەمریکا باڵێن ئەستای عەفو ئەمەیەکیشانە ئەمەژێکیانە پلەی سێمە ناوەیان نییە کامە ئەمە دووەمیانە بەمەی تێکاگەرام بۆ عەفو ئەمەش یەکەمەکان ئەوانە شیرین و زایدە لەگەڵەوەشە یەک دانەی تر هەیە بەڕاستی دێنیس ئەمەش زۆر چکەمە لە ئەڵمانیا ئەمەش باشە ئەمە لە ئەڵمانە لای دێنیس چکە دێنیس ئەگەر باسێکی ئەم خەڵاتانەمان بۆ بکەیت ئەم سیانەی کە باست لەوە کرد سەرەتا مستەر ئۆلیمپیا بەڵێ ئەمەیچەر ئەوە بە مستەر ئۆلیمپیا ئەمەیچەر چکە ئەمەیچەر و کەسانن کە پڕۆیان نییە با بڵێن چەند بەشداریەکەن لە چینێکی ئاسمان ناوەندایە با بڵێن تۆ توانیە لەمانە ئەگەر پڕۆ وەرگریت من بۆ پەڕی خۆشحاڵی و ئەو دووەمەیان ئەوەی دەستی ڕاستت کە من توانیم لەمە فیزیکا با بڵێنم ساڵ مانگی 11 کە لە ئەمریکا بووم ئەو دانەیان ئەوەی دەستی ڕاستێت کە من دووەم بووم ئەوەی کە یەکەم بوو لیبی بوو محەممەدی ناو بوو جنسی هەڵگری با بڵێن جنسی ڕەگەز ئەمریکی بوو لای من گۆڵدەکەی برد وەکو ماستەر لە ئۆپنیشا گۆڵدێکی برد دواتر پرۆکارتی ناو مستەر ئۆلیمپیای برد ئەمەیچەر یعنی من ئەم ساڵ ئەوە هی 2022 کە هەوڵم ما بچمەوە ئەم ساڵ بۆی بتوانم دوو گۆڵ بەرم و داخلی پرۆیەک بم بەو پەڕی دڵنیایی و ڕۆشتم بۆ گۆڵی گەورەتر و باشتر بۆ پرۆکارتیش بەڵام کە چوومەوە سیستەمی یاسای شوێنەکە با بڵێن گۆڕانکاریان بەسەرا هێنابوو بە حکمی لۆدێکی زۆر لەسەر پاڵەوانێتێکە لەو حاڵەتەیە چیان کراوان با بڵێن تێکەڵکردن هەبوو لە هەموو وەزن و باڵاکانە کە تێکەڵکردن هەبوو من لەگەڵما هەبوو لەوانە کە لەگەڵما با بڵێ من پلەی دووەم بەدەستێناوە یەکەمەکە باڵای مەتر و 90 شتێک بوو یعنی مەتر و 95م لەگەڵا بوو لە بۆدی بێڵدینگەکانە 110 کیلۆم لەگەڵا بووم لە هەمان کاتا با بڵێن 80 کیلۆ بووم لەوەی ئەمریکایە یعنی ئەم تێکەڵکردنەوە وای کرد کە تۆ بتوانیت با بڵێن ئاستێکی نزمتر لە مەدالیای بەدەست بێنیت بەڵام سوپاس بۆ خوا پێی سەربەرزم بۆ لەبەرەوەی لەگەڵ گەورەترینەکانە لەگەڵ باشترینەکانە من توانیمە ئەم نەتیجەی وەرگرم ئەوەی کە بەدەست هاوکارمەوە ئەوش هەر ئەوە 2022 بەڵێ ئەویان 2022 بەڵێ باشە ئەم دوانیان 23 ئەمەیان کە ئەویان ئەڵمانیا ئەوە 2018 ئەمە 2018 ئەگەر باسی ئۆلیمپیاتەمان بکەین ئەمەیان دینی جیمس هەیە با بڵێن یەکێکە لە هەرە تۆپە 5 لە تۆپ 5 با بڵێن ڕاهێنەرە مستەر ئۆلیمپیا یعنی خۆشی لە سەرەتای 2000 یەکێک بۆ لە پاڵەوانەکانی مستەر ئۆلیمپیای ئۆپنا ڕاهێنەرێکی زۆر با بڵێن پێشکەوتووە زۆر خۆشەویستە زۆر دڵسۆزە زۆر مەحبوبە لە ڕووی یاری وەرزشی لە جوانیەوە و خۆشەویستێکی زۆریشی هەیە بۆ سەرجەم ڕەگەزەکان بە تایبەتی و نەتەوانەی کەوەکو کوردستان با بڵێن وڵات نین کەسێکی زۆر تایبەتە پاڵەوانێتەکەی کە سازێکە فرانکفۆردی هەیە با بڵێن لە هەموو کۆتایی ساڵێکە لە مانگی لە ئۆکتۆبەرا با بڵێن هەیەی لە ئەڵمانیا لە مانگی 6 لە ئەریزۆنە لە ئەمریکا بەردەوام باڵ من ئەم پیاوە پاڵەوانێتی تایبەت بەخۆی هەیە وەکو دینی جیمس کلاسیک پێشکەشیەکان من بۆ پەڕی خۆشحاڵی و چوار جار چوون بەشداری پاڵەوانتیەکانی کردووە لە ئەڵمانیا ئەویان باشترین دەستکەوت بوو کە تیا هێناومە پلەی دووەم بوو لە کلاسیکی بۆدی بێڵدینگە لە 2018
زۆر باشە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی گەنجی زۆرین کە توانەوە بەهرەیەکی زۆری هەیە بەڵام لەوانەیە پاڵپشتێکیان نەبێ لەوانەیە شوێنێک نەبێت کە تەنانەت بتوانن بەهرەکان و توانەکانی خۆیان تیا بەدەربخەن کاتە چی بکرێت بۆ گەنجانە بۆی ئەوانیش پاڵپشتێکی باش بکرێن بۆی ئەوانیش بتوان لە پاڵەوانەتەکاندا بەشدار بن و ئەو بەهرەیە کە هەیەە وردە وردە پەری پێ بدرێت من بەدەل لە پاڵەوانەتی و ڕاهێنەری ئێستا سیفەتی با بڵێن جێگری سەرۆکی کێتی لە ژوانی کوردستانی لە مانگی حوتەوە با بڵێن چوومەتەوە پلێوەکو وەرزش ئێمە بەرنامە و پرۆپۆزەڵی شیواماندانەوە وەکو کوردستانی تەنانەت وەکو فەرعەکانیش ئێستا توانم بڵم سپاس بۆخوا هەدەفێکی باش لە ئارایە هەیە با بڵێن گۆڕانکاریی باش هەیە و هەر لە مانگای ئینشاڵڵا دروستە بێت ئەویشەوەیە کە با بڵێن مەرکەزیت بگەڕینەوە بۆ کوردستان چکە ئێمە چەند وەختێکی ساڵانێکی زۆرە با بڵێن ژنەی ئۆڵۆمپی و نوێنەرایەتی با بڵێن بە شێوەیەکی بچوو پیشانی راون بەرامبەر بە اتحادی عراقی لەو حاڵەتەیە هەموو پارێزگایەک لە هەرێمی کوردستانە سەر بە فەرعیەکی با بڵێن بەغا بووە کوردەکان بە بەردەوامی ڕویان لە بەغا کردو وەکو نەشات وەکو دەرکەوتن وەکو سەرکەوتن بەڵام مەگەر مەرکەزیەتێ بۆ خۆمان بجێڕینەوە دڵنیابن با بڵێن ئەتوانین ئێمە خۆمان سربەخۆ بین لەم یانێ فەردیان ڕاستە بۆ من لە پاسپۆرتی کوردیمان نییە بەڵام ئێمە پاڵەوانی کوردمان زۆرە ئەمە توانین پرۆپۆزەڵی خۆمان بەرنامەی خۆمان تەشخیصکەین بەرنامەیەکی زۆر جوانماندانەوەکو کوردستانی کە مەرکەزیەتێ بۆ کوردستانی دروستکەین تەنانەت ڕوادیشیان بۆ دانی تیمێک دروستکەین بەشداری پاڵەوانێتی دەرمان پێ بکەین بەبێ بەغاش زۆر ئاسای ئەتوانین ئەگەر بەغا توانی هاوکاریمان بکە ئێمە دڵسۆزانە ڕویان تێکەین و یارمەتیان دەدەین و لەگەڵیان نەبی ئەگەر لە حاڵەتێکا زەداتێکیان بەکارهێنا ئێمە توانی بۆ نمونە وەکو سربەخۆی خۆمان ڕوو لە پاڵەوانەتی دەرەوە بکەین کوردەکانمان بتوانن هاوکار بن کە وەکو سربەخۆ وەکو کورد بە ئاڵای کوردستانەوە بچێت لە هەر پاڵەوانەتێکی دنیا لە هەر پاڵەوانەتێک بە تەحەداوە بتوانێت لەسەر ستێجە خۆی بکشێنێتەوە ئەمە مەجالێکی زۆر کراوەی و بەبێ منەت وەکو هەولانی هاوکاریش با بڵێن دڵنیا بن لەوە هەموو جیئەتەکانی با بڵێن حکومی و ناحکومیەکانی لەناو هەرێمی کوردستانیشە هەمویان پاڵپشتن وەکو دیسانێڵێم ئەگەر ڕاست و دروست بیت بەرنامەی شخصی خۆتت هەبێ وەکو پاڵەوانێتی هەمویان هاوکارن چ برادەرانی سیاسی چ برادەرانی حکومی چ برادەرانی با بڵێن ناحکومیەکانیش لەبەرەوە دەرگا بەردەوام کراوەتەوە بەڵام تۆ بێ بەرنامەی خۆت دەبێ ئێمە هاتووین وەکو یەکێتی لە ژوانی کوردستانی ئەمانەی ڕێخستنەوەیەک دروستکەین بۆ وەرزش بە تایبەتی لە ژوانیە بەرنامەیەکی زۆر جوانماندانە و ئینشاڵڵا لەم ساڵە بەرنامەکە بین ئینشاڵڵا وەکوی کە لە کەناڵەکانەوە پەخشەکەین ئینشاڵڵا باشە کاگەرم ئەگەر سەیری ساڵی 2023 بکەین ساڵی ڕابردوو ساڵێکی پڕ چالاکی وەرزشی بوو و بە تایبەت شاری سلێمانی کە چەندین چالاکی وەرزشی لە شاری سلێمانیە ئەنجام درا و ساڵی 2024ش جگەل لەم چالاکی بەڕێزت کە چیتە دەرەوە بەشدار بوویت چاوەڕێی ئەوە ئەکرێت کە چالاکی زیاتر لە شاری سلێمانیە ئەنجام بدرێت یان بڵین شاری سلێمانی بکرێتە ناوەندێک بۆ کردنەوەی پاڵەوانەتیەکان خۆی یەکشت هەیە لێرە ئەوژەوەیە کە بەردەوام سلێمانی پێشەنگ بۆ لە شتی جوانە ئێمەش وەکو خۆمان وەکو ئەهلی سلێمانی وەکو سنوور هەوڵین با بڵین لەوەرشا ئەو ڕۆمان هەبێ و هەشمان بووە یعنی منەگە باسی پاڵەوانەتی لە ژوانی بکەم لە هەر هەشدە محافەزەکەی عراقەیە بەردەوام سلێمانی گەشاوەترین پاڵەوانی هەبوو بۆ عراقیش بەڵامی تر کۆمەڵی سیڕاع بەداخەوە کە لە هەموو سێکتەرێکی وەرچیا هەیە وای کردووە کە تۆزێ ناشرینتر دەرکەوین بۆ لەبەری سلێمانی عورفی خۆی وایە بەردەوام حەزی لە گۆڕانکاریە یعنی بەردەوام حەزی لە نوێگەریە ئەمە شتێکی دڵخۆشکەر لە هەمان کاتیشە زۆر جار ڕوخێنەرە بۆ هەنە کەسانی ناحەس بەڵام کە هاتین ڕێخستنەوەمان دروست کرد و بەشی یاساماندانە ئەو کاتە ئەو کەسانی کە ناحەزن ڕێگریان لێکەی وەکو یاسا کە تۆ توانی بۆ منە ڕێخستنەوە واتە چی واتە جوانکردنی وەرزشەکە بەرنامەیەکی زۆر جوان و تۆکمەمانداناوە دڵنیا بن لەوە ساڵی 2024 بەرهەمی زۆر جوانمان هەیە پرۆپۆزەڵی تەوامان لە ساڵی لە کۆتایی 2023 واتە لە مانگی 12 بەرنامەی 2024مان بڵاو کردێتەوە کێکی لە ژوانی کوردستانی کۆمەڵی نەشاتی زۆر جوان و دروستکردنی منتەخەبی کوردستانیشمانداناوە لەبەرەوە ئەوەی کە لە 2024 ئینشاڵڵا گەر دروست بێت و با بڵێن ڕێگری نەبێ لە بەردەممانە دڵنیا بن لەوە بەرنامەیەکە کە لە پێشووترا نەبووە زۆر باشە ئاماژەت بۆ کلەوەی کە مانگی ڕابردوو بەشداریت لە پاڵەوانتێکردن ئێستادا لە مانگەکانی داهاتوو هیچ پاڵەوانتێکی نزیک هەیە کە بەشداری تیا بکەیت دوو پاڵەوانێتی بەرنامەم بۆی هەیە یەکێکیان لە مانگی شەشە کە هەوڵی پڕۆی با بڵێن MPCM ئەگەر قسمت بێ بەرنامەم بۆی هەیە و لە مانگی شەشە لە ئیسپانیا پڕۆیەکی زۆر باش هەیە و لە کۆتایی ساڵیشا بە هەمان شێوە مستەر ئۆلۆمپیا هەیە ئەوشدار ئەمەیچەرە ئەوش هەر کارتی تیا ئەگە من لێرە مووی مانگی شەش ئەگەر قسمت بێ کارتەکە بەدەست بێنم ئەو کاتە داخلی ئۆپنی با بڵێن ناو مستەر ئۆلۆمپیای مانگی دابم کە لە ئەمریکایە ئەگەر لێرەش بۆ نمونە قسمت وابوو بەدەستم نەهێنا هەوڵی ئەوەی دووەمیان هەرەیە ئەمە دەکاری کردووە یان پێویستی بە
چەندێک کاتە هەیە تا ئامادەکاری پێی بۆ هەر تا پاڵەوانی زیاتر بەردەوام بیت لەشێکی جوانتر دروستەکە پێڵە تەنشیف وایە مامۆستا بەڵێ 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 ئەو تەنشیفە چۆنەکە تەنشیف واتە دایەت با بڵێ خۆگرتنەوەی لەو خواردنە بە چێژانە بابەتی کاربۆیدرات کەمەکەیتەوە باشە بابەتی گەنم تەرکەکەی بابەتی ئەو نانێکە باسمان کرد بەڵێ گلوتین بابەتی شەکری سپی بە هەمان شێوە تەرکەکەیت بابەتی زەیت بە هەمان شێوە تەرکەکەی واتە تۆ خواردنانی کە پاک و پوخت و تەندروستن بۆ لەش خویانەیتێ ڕۆژانە چەند ژەمێ خواردنی تەندروستێ ڕێخەری با بڵین سیستەمی خەوتنت ئەمە چکە ئینسان بیری نەچێت ئەمە شتێکەیە وەکو سیستەمی خەوی ژەوەیە کە تۆ ئەگەر بێت و پێش یانزە تۆ شەوانە بنویت ئەنتیفاتێک لە لەشتا دروستە بێ وەکو چۆری سوتێنەر کەسانەی کە کەونە دوانزەی شەوە کە لەشیانە ئاوسێت یەکێ لەو سەبەبان ئەوەیە کە GS لە لەشیا هیچ سوودی وەرناگرێت و هۆرمۆنی بۆ منە GS دیسان ئیش لەسەر ئەوەکە کە تۆ خانەکانی لەشت تازە کاتەوە کە لە سەیەکی شەوایە کە خەڵک بەداخەوە ساس زۆربەی بەخەبەرە واتە هۆرمۆنەکە خۆی گەورە بە بەلاشی کاتە ناو خوێنتەوە تۆ سوودی لە نابینی چۆریەکانە ناسووتێ چۆری زیاد دروستە بێت ئەمە بەڵامێمە کە خو ئەینەوا بڵێن ئەم بەرنامەی داهێتە ئەم سیستەمانە هەموویەکێ لەوانە خەوە گرنگترین خاڵی جوانی لەش ئەوەیە کە تۆ سیستەمی خەوت باش بێ و تەمەنت مەودای تەندروستی درێژتر بێت جا سیستەمی ئەو خواردنە و زائیدە لەگەڵەوە سیستەم و بەرنمەیەکی داڕشتنی کۆرسی تەمرینکردنە کە ڕۆژانە بەلای کەمەوە دوو وەزبابێت تۆ دوو شەفت تەمرینکەی تەمرینێکی چڕوپەڕ قورسترە بێت تاکو نزیکیش بیتەوە قورسترە بێت قورسترە بێ بەڵێ زۆر باشە کارمانەوەی ئەو ڕۆژێکە کۆتایی بەو تەنشیفە ئەهێنرێت ئەگری هەرچ خواردنە ئیتر ئەو ڕۆژە حەز لێ بێت و بە چێژ بێ بیخۆیت ئەوەش ئەوە خەتەرە چکە بیرمان نەچێ بەداخۆ من هەر لەم کەناڵەشەوە باسی پاڵەوانێکی زۆر جوانی عراقمان کرد سەلاح حسێن خوالی خۆش بێ جێی بەهەش بێ ئینشاڵڵا کە پاڵەوانە تێکرا غەدرێکی زۆر گەوری لێکرا لەم شاری سلێمانیە لە هەن اتحادی عراقیەوە بەداخەوە بەڵێنی یەکەمی پێیدا بوو وەکو نادی بەڵام دواتر کرا بە سێم دوای دوو ڕۆژ لە پاڵەوانە تێکێ لێکێ لەم ڕێستۆرانتانەیە خواردنی چێونە خەیاڵی خوارد لە ناو ڕێستۆرانتەکە تووشی جەڵدە بوو وفاتی کرد ئەویش خەتەرە بۆ لەبەرەوەی تۆ لەشت وات لێ کردو و شبوونەوەیەکی بێ ئەندازت تەسلیمی لەش کردووە تۆ هەیە یەکسەر چاوریەک و کە پرۆتینێک و کاربۆیدراتێکی زۆریەی تێ یا شەکرێکی زۆریەی تێ لەشتە قبولیەوە ناکە مەفروزە لەو ڕۆژەیە زیاتر خزرەوات یعنی سەوزەوات وەرگریت کەواتە ئەبێ سیستمێکی شەوێ بۆ دوای تەنشیفکردنەکە بەڵێ یەکسەر ڕاستە و خۆ داخلی هەموو خواردنێکی خراپبی خەتەرە لە هەمان کاتا بۆت هەیە بەڵام پارچە پارچە بتانی خواردنێکی هەماهەنگ بخۆیت سوودی هەیە بۆ لەش بە شێوەیەکی تەدریجی وەریگرە ئێمەش حەزمان لە خواردنی چەور و باشەیە بەڵام بە شێوەیە کە کاتی خۆی هەبێ ئێستا دەستی کردەوە تەنشیفێکە باسەکەت زۆر نا وەردەوەرکاوەیانی ترێتە سیستەمێکی بەڵام ئاگادارم گەنم ناخۆی ئەوە بەڵێ لە خاڵەکە دەست خۆش چی گرنگە جگە لە خواردن چی گرنگە بۆ بەگشتی یاریزانان و یاریزانی لە ژوانی بەتایبەتی سیستەمی خەو کە ڕێک بێت یعنی پێم سەیرە جاریوە هەیە هەر شتێکی بەسیتێ پێڵە مۆبایلەکەی دەسمان دوای کاتژمێر 11 تەلەفۆنە بێت من سایلەندێکم کە ئەخەوم بەیانی هەڵستم دووسێ تەلەفۆن هاتووە نەزانم کەسە خەریکی چییە بۆ نەخەوتووە ئەوە خەتەرە کە تۆ ڕۆژێکی دوور و درێژ لە بەردەمە بە خەبەر بە هەموو نەشات و ئیشەکانی ڕۆژانە تاوکە بەڵام شەو کاتی خەوتنە بێ بخەوی باوەڕکە جوانترین و تەندروستترین لەشە بۆ دروستە بێ ئەگەر بێت و تۆ 4 خاڵێ تەطبیقی پێش 11 بخەوە هەفتەی 4 ڕۆژ وەرزشکە بەلای کەمەوە وەرزشێکە شەرنی ئیلا بچیتە ناو جیمەوە شاخەوانیمانێ ئەمە پاکە جوانەمانێ ڕۆشنێکی باشمانێ بەجلەیەکی وەرزشیەوە سیستەمی خواردنێکی تەندروست زایدە ناو خواردنەوەیکی باش ئەم 4 خاڵە تەطبیق بکە لە کوڕان و لە کچانیشە لەشێکی ڕێک و لەشێکی تەندروست و تەمەنێکی تەندروست زیاتر ژیان زۆر باشە لە پاڵەوانتێک کە بەشداریت کردووە خانمان لە هیچیانە بەشدار بوون هەموو ئەوانە بەڵێ ئەوانە کە دەرەوەی خارجی عراقا بەڕاستی بەداخەوە لەناو عێراق جارێ مەحاڵە زۆری ژووربەڕوومان کراوەتەوە وەکویەکێتی لە جوانی کوردستانی کە بۆ خانمانەوە ناکەن لەبەر ئێمە بیرمان نەچێت لە نەتەوەی عراق با بڵێن بەگشتی نەتەوەیکی با بڵێن موسڵمانی لەبەرەوە بە هیچ شێوەیەک جێی نابێتەوە پاڵەوانێتیە بەڵێنمان ناو ناشرین چکە سەر ناگرێت بەڵام لە هەموو پاڵەوانێتیانەی دەرەوە لە ئەوروپایە تەنانەت بەمەی تبلیسەوە ئافرەتی تیا بەڵێ خەمەدە لە زێرنەکەش بەدەستێنن ئەگەر نەقۆناغەکانی بەڵێ پڕۆکاتیش بەدەستێن و ئۆپنیش بەدەستێنن باشە کەسانی زۆر بەتوانیان تیا لە ئافرەتانە کاگەرم کە باز لە پاڵەوانەکەیت زۆرن ئەوانی کە ئێستا ڕەنگە هەر وەرزشێک ئەنجام بن بە تایبەت وەرزشی لە جوانی کە
چەند ساڵێک خەریکی وەرزشی لە جوانی بێت و هۆڵێکی تایبەت بە خۆی هەبێت لە شولارێکی جوانی هەبێت بڵێ پاڵەوان بەڕاستی پاڵەوان چییە؟ دوو جۆر پاڵەوانمان هەیە. پاڵەوان من کەسێک تەنانەت خۆم و خودی خۆم بە حکمی 25 ساڵ باڵی وەرزشکردن و لە 2006ەوە ڕاهێنەر و لە 2012ەوە خاوەنی هۆڵم. پاڵەوان کەسانێک هەن چەورێکی زۆر بەلەشیانەوە هەیە کە وەزنەکەی داگرێ بن پێڵم پاڵەوان. پاڵەوان واتە ئیرادە زاڵبوون بەسەر ئەو هەدەفەی کە هەتە و گەشتن بە نەتیجەکە. لە هەج بوارێکی ژیانە بێت تاان بواری خوێندنیش پاڵەوانی تایە. بەڵام باس لەوە بکەین کە پاڵەوانی لە جوانی کێ پاڵەوان لە جوانی ئەو پاڵەوانە ئەو لەشەیە کە بچێت لە سەر ستەیجا لە تۆپا بمێنێتەوە. کە تۆ لە تۆپا مایتەوە چوویتە سەر ستەیج لەشێکی جوان و تەندروستت دروست کرد تۆ پاڵەوانی. بەڵام پاڵەوانیش بە چەند مانایەکێتە پێشەوە بەڕاستی سە پاڵەوانەتیمان هەیە ناوخۆیەوەکو شار دواتر کوردستانیمانێت دواتر عراقمانێت دواتر ئاسیامانێت دواتر نێودەوڵەتیمانێت. پاڵەوانەتی نێودەوڵەتی ئەمە یاسای ڕێکخراوەکان وایە هەچ پاڵەوانەتی یەکساس کرا سەروی 5 بۆ 6 وڵات واتاوەکو یاریزان داخلی ناو پاڵەوانەتێکە بوون تۆ بۆ تێبی ناوی لێ بنی پاڵەوانی نێودەوڵەتی. بەڵام پاڵەوانەتیەکە کرێت لە وڵاتێکی پێشکەوتووە لۆدی ڕیجیستەری پاڵەوانەتیەکە سیستەمەکە وایەتە پێشەوە سێرەکەی 4 وڵات هاتوون وەکو تاک یاریزان بەشدار بن تۆ ناتوانانی لە کۆتایەکە پاڵەوانەتێکە تاوا بێن ناوی لێنان لێ نێودەوڵەتی. پاڵەوانەتی یەکسەروی 6 وڵات بەشداریان کرد ناوەکان هەبوون ئەو پاڵەوانەتیە نێودەوڵەتیە واتە ئەچێتە ناو ڕیجیستەری نێودەوڵەتیەوە. زۆر باشە کاکەرام تۆ ئەزمموی 25 ساڵ وەرزشکردن تێ لەم پاڵەوانتە و لە جوانیە ئەکرێت کەسێک هەبێت بێت بە ماوەیەکی زۆر زۆر کورد بە ماوەیەکی زۆر زۆرکەم بڵێ منیش ئەمە وەکو کاک ئارامم لێ بێ یاخۆ دەبێت پش و درێژ بین و وردە کات بین بەوەی کە بتوانین ئەو لە شولارێکە ئەمانەوێت دروستی بکەین بۆی بەشداری لە پاڵەوانتەکانە بکەین. کورد قسەیەکی جوانی هەیە لە پڕێ نابی بە کوڕێ لەش کە تۆ لەگەڵ یا تەحکومت کرد ئەبێ بزانی چۆن تەعاملی لەگەڵاکەی چکە چەند زەرورە کە تۆ بۆڵکینی بیتێ گەورەبوون دروستکەی لەسەر ستەیجا خۆت ئامادە بکەی زۆر لەوە زیاتر ئەبێ بی لەوە بکەیتەوە لەشێکی تەندروستە بێ ماوە درێژ بیت خۆت ناشرین نەکەی وەرچەکەش ناشرین نەکەی. لەم حاڵەتەیە تۆ ئەبێ تەمەنی بیتێ لەش هەیە لە 4 ساڵات دروست بووە لەش هەیە بە 20 ساڵ دروستە بێ. ئەمە بێجگەلەوەی بوونیەتەکە قەراریاوەکە خوڵقی ئەزەڵێکە بەڵام هەرم دوو لەشە کە خوڵقی ئەزەڵەکان هاتۆتە پێشەوە بۆ دروست بوون ئەگەر مەودایەکی درێژتری بیتێ لەشەکە تەندروسترە مانەوەت زیاترە لە نەخۆشی دوورەبی لە تێکچوونی جەستەت باڵێ دوورەبی. بەڵام ئەگە تۆ لە پڕە بۆڵکینێکی زۆری بیتێ بە تەمرینکردنێکی زۆر و زەخت زایدن بەکارێنانی سترۆیدێکی ناتەندروست لە پڕە دڵنیا بە لەوە زووت خا زۆت وەستێنێ ئەمە ناتەندروستە. لەوانەیە بچی لەسەر ستەیج باڵێن ئەرزی لەشی خۆت کەیت و نەتیجە بێنیتەوە بەڵام دواتر مەودای تەمەنەکەت وەرشەکەت کورد دەرەچێت. بەس ئەگەر تۆ تەمەنی بیتێ مەودا و نەفەست درێژتر بێت تۆ لەشێکی تەندروسترت هەیە زیاتریش بەردەوامی بە لە پاڵەوانەتەکانە. کاگەرام دەستی خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون زیاتر بۆ خوازی بەردەوامی و بە پڕکردنەوەی ئەو شوێنەی کە دادنەوە کە شوێنەکەت بۆ حازر کردووە. دەستی خۆش بێت.